آياتي تيمم لسورة مائدة آياتي 6 خوای تعالی فرمي دوای ئەوەی کە باسی دەستنوێژەکە ڕووەکاتە مسلمانان ئەی مسلمانان ئەگەر هەڵسان بۆ نوێژەکانتان دەستنوێژ بگرن دەموچاوتان بشۆن باڵتان بشۆن مەسحی سەرتان بکەن پێکانتان بشۆن ئەی ئەگەر ئاو نەبوو خوای تعالی فەرمێ وئین كنتم مرضى ئەو على سەفەرین ئەگەر نەخۆش بوون نەتانتوانی ئاو بەکاربێنن یا لە سەفەرا بوون ئاو نەبوو ئەو جاء أحد منكم من الغائط ئەگەر تاراتتان گرت و دوای ئەوە ئاوتان دەست نەکەوت ئەو لامەستم النساء یا ئەگەر لەگەڵ خێزانەکانتانە دروست بوون ئاو نەبوو خۆتان بشۆن فلم تجدوا ماء فتيمموا ئەو کاتە تەیەمم بکەن صعيدا طيبا بەسەر زەویەکی پاک فامسحوا چی ئەکەی بۆ تەیەمم فامسحوا چی مەسح بکەن بەو خۆڵە یا بەو سەر زەویە دەست ئەدەیتە زەویە و مەسحی فامسحوا بوجوهكم وأيديكم منه دەمچاوتان و دەستان مەسح بکەن ما يريد الله ليجعل عليكم من حرج خوای تعالی ناوێ دینتان لەسەر قورسکا و تووشی حاڵەتی ئیحراجیتان بکا ولكن يريد ليطهركم وليتم نعمته عليكم لعلكم تشكرون خوای تعالی ئەوێ پاکتان کاتەوە ئەوێ نعمەتی خۆیتان بەسەرا بڕێژێ تاوەکو ئێوەش سوپاس گوزار بن سوپاسی خوا بکەن لە سوورەتی نیساء ئاەتی 43 هەم جارێکی تر خوای تعالی باسی تەیەمممان بۆکە یعنی ئێمە لە قورئانە یەک ئاەتمان هەیە باسی دەستنوێژەکە ئەو ئاەتی 6 سوورەتی مائیدە هەر لەو ئاەتە خوای تعالی باسی تەیەمممان بۆکە و لە ئاەتی 43 سوورەتی نیسائیشە خوای تعالی باسی تەیەمممان بۆکە چۆنێتی تەیەممەکە چۆن تەیەممەکەی بەپێی ئەو حەدیثەی کە عەماری کوڕ یاسر ئەیگەڕێتەوە حەدیثەکە طبعا لە بوخاری و لە مسلیمی شەهاتووە بە چەند لەفزێ ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ شوێنێ ناردمی بۆ سەفەرێ بۆ ئیشێ ئەڵێ لەشم گران بوو کە لەشم گران بوو کاتی نوێژیش دیارە نوێژ بەیانی بۆ یان نوێژەکانتر بۆ هاتۆتە پێش نەمزانی چی بکەم بەس بیست بووم کە تەیەمم هەیە بەڵام نەمەزانی چۆن تەیەمم بکەم بۆ لەشگرانی ئەمزانی بۆ دەست نوێژ ئاوا ئەکرێ بەس نەم ئەزانی بۆ لەشگرانی چۆن تەیەمم بکەم بۆیە خۆمم ڕوود کردەوە بەناو خۆڵەکەیە تەپاوتل بەکرد وامەزانی تەیەمم وایە خۆت ڕوود کەیتۆ بۆ دەست نوێژ ئاوایە بەڵام وامەزانی بۆ غوسل ئەوەیە خۆت بپلکێنی تۆ ناو خۆڵەکەیە ئەڵێ وامە کرد و نوێژم کرد و هاتمە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم باسم کرد پێغەمبەری خوا پێکەنی و فەرمووی عەمار وان نابێ هەر بەس بوو ئاوا دەست پەنجەکان ئاوا بڵاو بکەیتەوە بیدەیتە سەر زەویە بیدەیتە سەر ئەو شتەیە کە باسمان کرد ئەو شتانەی وا باسمان کرد بیدەیتە سەر زەویە و پاشان فوش بکەیتە ناو دەستە بۆ ئەوی تۆزێ لە خۆڵەکە کەمەوە بێتەوە لە تۆزەکەی کەمەوە بێتەوە فوی پێ ئاکەیت و ئەمجا مەسحی دەمچاوتەکەیت و مەسحی هەردوو دەستەکەی ئاوا ئیتر ئەگەر لە شتیش گران بێ ئەتوانی نوێژ بکەی ئەگەر بێ دەست نوێژیش بووی هەر ئەتوانی تر نوێژ بکەی ئەوەی کە دەست نوێژ بەتاڵەکات و تەیەممش بەتاڵەکاتەوە ئیتر دوای ئەوە بێت تەیەممێکی تر بکەی